بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، ئازیزان و خۆشەویستانی بەرنامەی نیهانی قورئان، سڵاوی خۆی گەورەتان لێبێ. خۆشحاڵین پێتان نەگەینەوە لەم جەوە ساردەیە و لەگەڵ ئەم گەنجە خوێنگەرمانە باسێکی زۆر تایبەت گفتوگۆەکەین، ئەویش باسی تەزکیەی نەفسە. چۆن دەتوانین نەفس و دەروونمان ڕابێنین بەوەی کە خۆی گەورە دەوێ و تەندروستە بۆ کۆمەلگاکەمان. ئێوە چیتان هەیە؟ دەستخۆش بێ مامۆستاگیان بۆ ئەم دەرفەتە. من پێم خۆشە دەستپێکی بەرنمەکەمان لەم پرسیاری من و زۆرێک لە خەڵکیشکە ئەم پرسیاریان لا گەڵاڵە بوو لا دروست بۆ حەزەکەن وڵامەکەی بزانن چۆن نەفسم پاک بکەمەوە لە کاتێکە من لە ژنگەیەکی خراپە لە ژنگەیەکی شێواودام. ئایا تەسکی نەفس واتە خۆ دوورکردنەوە لە خەڵک و گۆشەگیری؟ ئەمە واتای تەسکی نەفسە؟ زۆر تەواوە. دڵنیام ئەم هاوڕێ بەڕێزانە پرسیاری دیکەی گرنگیشیان هەیە. دەچینە لای مامۆستا و دەست بە گفتوگۆکەمانەکەی. فەرموون. فەرمۆستا باس. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان، دووبارە سڵاوتان لێبێ ئازیزان. ئێمە پێشەوەی بینە خزمەت جەنابی دکتۆر یوسف گەرمیانی بانخواز لە سۆدۆی بەرنامەی نیهانی قورئان گفتوگۆیەکمان لەگەڵ ئەم گەنجە بەڕێزانەیە کرد دەربارەی تەزکیەی نەفس. وابزانم کاگەمیر تاکیدمان کردەوە لەسەر چەند هێڵ و پرسیارێک وەنیە. جەنابتان پرسیارتان لەوە کرد کە تەزکیەی نەفس پرسیارەکەتان چی بوو؟ چۆن نەفسم پاک بکەمەوە کاتێکا من لە ژنگەیەکی خراپدا یان لە ژنگەیەکی شێواودا. زۆر باش. تەسکی نەفس لەم ژنگەیە ئەواتە دوورەپەرێزی لە خەڵک، خۆدابڕین لە کۆمەلگا. زۆر باش. ئەگەر تۆ قسەیەکت هەبێ مەسەلەن چیت ئەوێ مامۆستا لەسەری ڕابوەستێ لەسەر بابەتی تەزکیەی نەفس؟ سەرەتا بەناوی خۆی گەورە زۆر سپاسی بەرنامەکەتانەکەم لەشتان ساڵ بە خێراتنی کاکتۆری شەکەم خۆ بەخێوی کاکتۆریان. وەڵام مامۆستای بەڕێز پرسیاری من ئەوەیە چۆن خۆم پارێزم نەڕیایی و کارەکان تەنها بۆ خوا بێت و بۆ هیچ کەسێکی تر نەبێ. سەرەتا زۆر سپاس، زۆر بە خێراتی کاکتۆر. پرسیارەکەی من ئەوەیە ئایا چۆن خۆم پارێزم لە وەسوەسەی شەیتان کە بە دوورم کا لە تەزکیەی نەفس. کەواتە کاک دکتۆر، من سەرەتای بەرنامە بە گەرمی بە خێراتنی جەناب دەکەم. عەزیەتتان کێشاوە لە گەرمیانەوە، تەشریفتان هێناوە. خوا بەخێر بێن، بەگەر پاداشتان باتەوە. ئێوەش بەخێر بێن هەمووتان. زۆر خۆشحاڵین کە لە بەرنامەکە ئامادەن. کەواتە ئەم گەنجانە پێویستیان بە وەڵامدانەوەی پرسیارگەلێک هەیە، چەوەی کە وتیان چەوەی کە دوایی لەوانەیە باسی چەوەی هەر مەجال نەبێ باسی بکەین مامۆستا، بۆی بدەین لە دەرگای بابەتی فراوانەکەی تەزکیەی نەفس. ئەتەوێت چۆن داخل ببی پێمان بڵێ تەزکیەی نەفس چییە؟ بسم الله الرحمن الرحيم، الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. دەرە زانایانی تەزکیە و سلوک کە باسی نەفسیان کردووە و فەرموویانە نەفس ئەو نەفسی کە لەگەڵمانایە شەئن و کاری زۆر گەورەیە، ترسناک و زۆر گرنگە، وردەکاری و یعنی شتی سەیری زۆر تایە، پێویستی بە تەزکیەیە. بۆیە درێژترین سوێن لە قورئانە کە خۆی پەروەردگار سوێنی بە مەخلوقاتە عەزیمە گەورەکانی خۆی خواردو بۆی سەرنجی بدەین و لەسەر چی سوێنی خواردو؟ درێژترین سوێنی قورئان لەسەر تەزکیەیە. لەسەر تەزکیە لە سوورەتی شەمسە والشەمس وضحاها والقمر إذا تلاها والنهار إذا جلاها والليل إذا يغشاها والسماء وما بناها والأرض وما طحاها ونفس وما سواها فألهمها فجورها وتقواها قد أفلح من زكاها وقد خاب من دساها. یانزە سوێنی خواردو خۆی پەروەردگار، یانزە سوێنی خواردووە بۆ شتێکەوەی کە نەفسی بەشەر قد أفلح من زكاها قدیش کەوتوتە سەر فعلی ماضی، یعنی بە تەکید ئەوانەی کە تەزکیەی نەفسیانەکەن، نەفسیان پاکەکەنەوە، دەرونیان خاوێنەکەنەوە، ئەوانە براون بە زۆری تاعات بە تەرکردنی سفاتی خراپ. ئەوە عەکسەکەشی وقد خاب من دەساها. دەساها
طبعا قد أفلح من زكاها تزكية يعني زيادة خير باكر نوا زيادة خير باكر نوا تخلية وتحلية يعني خوي أشياء لخير أبي بلام تو بتبي باشتر ئامادەتر ئەو زۆر جوانە ئەو قسەیە چونکە زانایان فەرموویانە النفوس الشەریفە ئەو نەفسانەی کە بەرزن بەڵێ بە دوای ڕازی نابێ ئیلا بە باشترین نەوێت لە هەموو شتێک باشترین لە هەموو شتێک ئەو نەفسانش نەفسێکی خراپن ئاخوای پێغەمبەر فەرمێت وقد خاب من دساها خۆی دەوری هەیە لە ناشنی خۆی دەساها یعنی ئەخفاها ئەم نەفسەی شاردۆتەوە بەچی شاردوێتەوە بە گەڕان بە دوای ناشتینترین شت بۆیە تەماشاکە ئەوانی پەروەردەی ئیسلامێکی ڕەسەنن حەزەر ئەکەن لە کوشتنی مێرولەیەکیش حەزەر ئەکەن خۆیانە پارێزن لە بگرێت لە کۆمەڵە شتێک کە زۆر ئاساییە لای خەڵکە بەس ئەم نا حساسێتێکی بۆ دروستە بێ بمانایەکی تر وردەکاریەکی بۆ دروستە بێ هەست و شعورێکی بۆ دروستە بێ زۆر بە ئاگا و بەخەبەر ئەبێ چاوکراوە بێ دڵ ڕۆشن ئەبێ ئەوانەیشی خراپکارن تەماشاکەی جەریمەی وایان لێ دەرەکەوێ تەسەوڕ ناکرێ ئەوانەی بە قەدەر دووری لە ئیسلام ئێستا ئەگەر تەماشاکە یەک نمونەی بەسیط بێنێ لەم ئەحدا ساڵیم ڕۆژانە ئەم دوورگەی جیفری بستێ بەڵێ تەماشاکە یانی تۆ تەسەوڕ ناکەی ئەم نەفسی بەشەرە کە ڕووی کرد لە ئیلحاد و بێباوەڕی و خراپەکاری تەسەوڕ ناکەی خراپەکاریەکەی بەرەو کوێ ڕوە مناڵێکی بەسە زمان تۆ بێی بیکوژی دەست درێژی بکەیتە سەریا بیسووتێنی بیخۆی یعنی ئەجا بە دوای ئەوە گەڕاون ئەم مناڵە گەورەترین دەرەجەی ترساندن بیترسێنی بۆی ڕێژەرێک لە دروست بێ و ڕێژەرە دوایەمە گۆشتەکەی بخۆی لە پێناوی دوێزیسێنانی لەزەتێکی یان تەماشای ئەم نەفسانە کە ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێکرد خۆی لە نەفسە ئەم نەفسە نەفسی مطمئینەمان هەیە نەفس خوای پەروەردگار چاکی تا دروست کردو خراپە نەفسە باشەکان ئەوانی کە ڕوو لە خوای پەروەردگارن ئەم نەفسە تەنمیاکەن بەرزیەکەنەوە جوانیەکەن ئیتر تا ئاگاتە ئەعلا ئەگەر مەسەڵەن من بۆی ڕاستی بۆمان ڕوون بێتەوە نەفس خۆی سروشتێکی چ جۆری هەیە سروشتێکی باشی هەیە خراپی هەیە خەیری هەیە شەڕی هەیە یان لی دەنیشێ یان ئاراستە دەکرێت بۆن منە مەسەڵەن چۆنە ئەگەر نەفس لە سەرەتاوە بناسیین دوایی چۆن پێویستی بە تەسکیەیە بۆچی پێویستی بە تەسکیەیە نەفس قابلی هەردوو شتەکەیە قابلی چاکەیە قابلی خراپەشە خراپەشی تایە چاکەشی تایە ئێمە لە قۆرانە خوای پەروەردگار مەدحی کۆمەڵ نەفسێکی بۆ کردوین نەفسی مطمئینە وانە و نەفسی لەوامە سوێنی پێ خواردو خوای پەروەردگار نەفسی لەوامە خوای پەروەردگار سوێنی پێ خواردو لا أقسم بهذا البلد ولا أقسم بالنفس اللوامة خوای پەروەردگار سوێنی خواردو بە نەفسی لەوامە نفسی اللەوامە لەبەرەوەی کە هەر ئیشەکە ئەیکا ئەڵێ ئایا ئەم ئیشە خۆ زەرەرم بۆ کەسێک نەبوو خۆ ئیشەکەم بۆ خوای پەروەردگار بوو خۆ مقصر نەبووم لەو عیبادەتە لۆمەی خۆی ئەکا لەوەی کە دڵی فڵان کەسم ئەزیەت نەدا ئەم قسە ئەو مناڵە دڵی ئەو مناڵە نەشکاند دڵی ئەو ئافرەتە دڵی خێزانم دڵی دراوسێک کەواتە نەفس جانبی چاکەیشی تایە جانبی خراپەکەشی تایە تۆش ئیمتیحانەکەی ئەگەر خوای پەروەردگاریش ئەطیبای بۆ هەناردووە ئەم نەفسە نەخۆشی تایە جانبی چاکەیشی تایە چۆن جسمی ئێمە مەناعی بە قووەتی تایە ئەم جسمی بەشەرە جیازێکی مەناعی بەرگری بەهێزی تایە لەولاش و قابلی تحملی زۆرەها نەخۆشی و شتیش تایە خوای پەروەردگار ئەطیبای بۆ هەناردووە ئەطیبای نوفوسیش پێغەمبەرانن لە ڕێگەی پێغەمبەرانەوە خوای پەروەردگار ئەم نوفوس هەر کەسێ شوێنیان کەوێ ئەو خوای پەروەردگار سەربەرزی دنیا و قیامەت خوای پەروەردگار فەمەن اتبع هدایە فلا يضل ولا يشقى نە لە دنیا گومڕا بێ نە لە بۆ ئاخرەتیش بەدبەختە بێ ئەمما ئەگەر شوێنی نەفسی خۆت کەوت نەفسی خۆت کرد بە قیاسم ئەو وایە نەخۆشێک کە هیچ ئیختیساسێکی طبی نیە خۆی عیلاجی خۆی بکە ئەو کاتە چی لێکە ئەو نەفسە ئەکا بە ئیلاهێک رأيت الذي خوای پەروەردگار کە باسی نەفسمان بۆکە من اتخذ إلهه هواه ئەیتر هەوا ئەوەس و نەفسیەتی بەچی تێرە بێ گوێی لە بەرامبەر نییە مامۆستا پێمان بڵێ ئەسڵەن تەسکیەکردنی نەفس چۆنیە یعنی من بڕیارمدا لەسەر قسەی جەنابەت دەمەوێت تەسکیەی نەفسی خۆم بکەم چۆن بیکەم تەسکیە چییە ینی
پرۆسەیەکی ئەسرم بە ئەم پرسیارەشی بۆ ئەوە بکەم پرۆسەیەکی کاتیە یا بەردەوامە نەفس زانایانە فەرموویانە نەفس ئەبێ زۆر وردکاری لەگەڵێ وەکو ئەسباب زۆر پشت دەست ینی تەوەکل بکەی سەر خوای پەروەردگار دوعا زۆر بکەی خۆتیش ڕیاضە و مجاهدەی خۆت زۆر بکەی جاری بیدایەت نەبێت نەفسی خۆت بناسی چونکە تۆ ئەگەر خۆت نەزانی نەخۆشی ناچی بۆ دکتۆر ئەبێت نەفسی خۆت بناسی جا ئیمامی غەزالی فەرمێت کە یەکێ لە گەورە عولەمای ئەم ئومەتەیە هەزار ڕەحمەتی خوای پەروەردگاری لەسەر بێ سەبارەت بە نەفس قسەکە ئەڵێ یەکێک خۆی نەناسێ ناتوانێت خۆی چاکە یەکێک نەزانێت لە چه زەرەرێکە لە چ نەخۆشیەکە ناچی بۆی علاج وەرگێ ئەگەر مەسەرەن کەسێک بڵێ ئەی من چۆن خۆم ناناسم ینی خۆناسین ئەسڵان پێویستی بەوە ئەکە من خۆم بناسم ینی تێڕامێنم یان ئەسڵان یعنی ئەمە شتێکی تەحسیل حاصڵە تەحسیل حاصڵ نییە لە ڕووی ئەوە کە ئێسا نەفس وەکو شتێکی بەرجەستە نییە تۆ بیناسیت بۆیە پێویستی بەناسین هەیە یعنی تۆ جلوبەرگی نییە بێژی فڕێدەم لەگەڵ تایە سیارەیەک نییە بڵێ ئیگۆڕم لە ناختایە خانوویەک نییە بێژی ئیگۆڕم بۆیە ئیمامی غەزالی فەرمێت بە چوار ڕێگەمان هەیە بۆ ناسین نەفسێکێک لەو ڕێگانە ئەڵێ لە بەردەستی عالمێکی ڕەبانی لە خواترز بێ و شارەزا بێ و وردکار بێ چاوڕۆشن بێ بە مروری زەمان ئەم عالمە پێت ئەڵێ کە تەعاملی لەگەڵاکە خۆت پێ ئەناسێنێ و فێرتەکە و پێتەگەێنێ و تێتەگەێنێ پێش دەستە دەیە ئەم قسەی کردووە لەو کاتەش توێتی ئەم نەوە عالمەمان کەمە بەداخەوە یان تێتی زۆر لە عالمەکان بەداخەوە خۆشیان مبتەلان چونکە لە ڕووی شەرعیوە ئەگەر حەدیثێک ئاەتێک کە لەبەر ئەەکەی ئەبێ ئەم حەدیثەکە حفظت کرد لە ذهنتە لەگەڵیشیە عملیت پێ نەکرد چونکە ئەم ئاەت و حەدیثانە عیلاجن قورئان عیلاجە خوای پەروەردگار کە ئەفەرمێت لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم يتلو عليهم آياته ويزكيهم ويعلمهم الكتاب والحكمة كأفرمي خاڵی یەکەم کە تۆ حەدیثێک ئاەتێک علمێک لەبەرەکەی ئەبێ عەمەلی پێ بکەی کە وردە ئەبێ بە عالمێکی گەورە و لاشو بێ بە کابرایەکی مڕەبیەکی گەورە بەڵام ئەگەر بێت و تۆ هەر لە جانبی علمی شەرعی ڕۆشتی جانبە تەزکیەکە هەنگاوت نەنا تۆ بێ بە عالمێکی گەورە بەڵام لەو لایەشوە بێ بە متەکەبیرێکی گەورە کە نەخۆشی کبرتێ بۆ منە ڕێبازێکی گەورە دنیاویستێکی گەورە چون ئەم جانبە نەڕۆشتوێ ئەم جانبە هەر مناڵی تایە هەر بچووکی تایە هەر کەمی هەر جاهیلی تایە بۆیە ینی خوای پەروەردگار لە قورئان کەلیمەی جەهلی زۆر بەکارهێناوە لە چەندها شوێنە کەلیمەی جەهل بەکارهێنراوە بۆ یەکێک کە علمی هەیە و مخالەفەکە وەکو لە سوورەتی یوسف بەکارهێناوە براکانی پێغەمبەر یوسف پیان ئەفەرمێ هل علمتم ما فعلتم بيوسف وأخي إذ أنتم جاهلون آية براكاني بيغمر يوسف جاهل من بو معنايي كان يعني زاني أوهموا مصيبة بس بيغمر يوسف بين تاوانا يعني زاني چونك هلا بداية شغلين اقتلوا يوسف أو يطرحوا أرضا يخرج لكم وجه بكم وتكونوا من بعد قوما صالحين أي توبة بكن يعني زاني بداية يعني بيغمر يوسف فرمي وإلا تصرف عني كيدهن أصب إليهن وأكن من الجاهلين والعياذ بالله دور لبيغمر يوسف أجر خوای پەروەردگار کەید و فڕوفێڕان لێم دوور نەخەی ئەسڵ مەیلم ئەڕوا بۆلایەنەوە بمە جاهیل تووژی زیناکە ئەبم ئەم جاهیلە معنایەوە نییە کە نەیەزانی کە ئەستەغفیرڵڵاه کە مەسەڵەن زینا جەهلە یان خوای پەروەردگار فەرمێت ئینەمە التەوبەةu عەلى الله للذین یعملون السوء بجهالة تەوبە لەسەر ئەو کەسانەیە کە تاوانەکەن بە جەهالەت عولەما فەرمێت ئەسڵەن ئەگەر نەزانێت تاوانە بە تەوبە نەنووسرێ ئەمە یەکێکی بۆی فەرمێت كل من عصى الله فهو جاهل وإن كان عالما جواب بس یەکەم خاڵی یەکەم ئەو عالمەیە خاڵی دووهەم چییە خاڵی دووهەم ئەوەی ئەڵێ برادێک چاوڕۆشن ئەهلی بەسیرەت حەریز بێ دڵسۆز بێ بە مروری زەمان شتەکانت پێ بڵێ ئێمە لەگەڵ یەکتر کە تەعامل دەکەین هەندێک شتێ کە من لەگەڵ مامۆستایەکی بەڕێزی وەکو مامۆستا عەباسە کە تەعامل و سەفەر و هەڵس و کەوتووە ئەناکەم هەندێک شت لێم ئەبینێ لەوە چێ خۆم دەرکی پێ نەکەم المؤمن مرآة أخيه إذا رأى عيبا أصلحه ئەگەر ئەم ئەڵێ بەداخەوە لەم جۆرە برادێشمان کەمە بۆ زۆربەی برادەکان ئەڵێ یان مداهینە یان حەسوودە حەسوود ئەوەیە کە تۆ پێشەکەوی پێی خۆش نییە
پێشی کەوی لە چاکە و خێر و موفق بی یان مداهین ئەڵێ دایم ئەڵێ بیرتەکەم ینی خۆشەویستی دەرە بڕێ و ڕێز و وەز و ئەم شتانە بەڵام هیچت پێ ناڵێ لەوانەیە کە هەتە ئەنجاڵێ خاڵێکی تر بۆ ئەوەی کە لە خۆت حاڵیبی گوێ لە قسەی ناحەزانە دەبگرە دوژمنانە دەبگرە ئەو دوژمنەی کە هەموو شتێکی لەسەر گەوراکات و هیچی لە ناشارێتەوە بەسوودترە بۆ تۆ لە برادێک کە هیچت پێ ناڵێ دوژمن بە چاوی نەخدەوە تەماشاتەکە ئەڵێ گوێیان لێ بگرە بزان چی پێ ئەڵێ خاڵی ئەخیر کە باسیەکە چوارەمەوەی ئەڵێ لەناو خەڵکە کە تەعامل و هەڵس و کەوتەکەی ئیسفادە لە خەڵکی چاک و خراپ بکە چۆن خەڵکێکی ئێران خەڵکە بین تەماشاکەن ئەڵێن خوا ئەوە ئوستوبە هات چۆن پێەکەنێ و وای کرد و وای کرد و وای کرد هەندێ حرکات و هەندێ ئوستوب و هەندێ سلوکیات بەکارێنی خەڵکە بینی ذەمیەکە بزانن تۆش بکەی ذەمەکری خەڵکێکشە بین ئەڵێن تەماشا ئەم پەروەردەیە بکە ماشەڵڵا چەند ئادابی جوانە ها چەند سیفەتی وایە فڵان فڵان بزانە تۆش بکەی ئەوەیە ئەڵێ بەمانە بە مەجموعی ئەمانە ئینسان وای لێ دێ کە لە خۆی حاڵی بێ پاشان مخالەتەکردن و تێکەڵکردنی خەڵکی چاک لە زیندوو لە مردوو یعنی چی لە زیندوو لە مردوو لە خەڵکی زیندوو خەڵکی چاکۆمانەوە دیارە مردووش ئەوانەی کە سیرەتی پیاوچاکان و ساڵحین و ئەولیا ئەمانە بشتە خزمەتیان زۆر شتمان فێرەکەن زۆر شتمان فێرەکەن یعنی ئەگەر نمونە بێنە سەدان و هەزارەها نمونە هەیە کە لە موقفە چۆن تەعاملی کردووە من ئەگەر ئیجازەم بدەین نمونەی بێنەوە لە خزمەتە قسەکانت زۆر خۆشن منیش گەم بۆ گرتوون بۆ نمونە جارێکم بیستم وتیان مامۆسایەکی ئاینی ماخوازێک مەسەرن کە ئەڕوا لە هەر دوکانێک لە هەر جێگە و شوێنێک ئێژن مامۆستا با لە سەرساوی خۆمان بێ یەکسەر ێژە مەمنونتان مەڕاتە دەبێت تر هەرچی بەرێ تیان لە شوێنی قماشی بردووە لە شوێنی نازام چی بردووە لە شوێنی وەکو ڕێزێکە ئەمامەیەک بەسەرێتێن ئەڵێ مامۆساییانەوە پێمان خۆشە لە ئەمە شتێکی عورفی خەڵکی ئێڵێ ئەویش یەکسەر ئەیبە تاوانی ئاینی ئێمە زۆر بەڕێزن بەڵام هەشەیە کە بەناو مەلایە بەڕاستی مەلا نیە مامۆستا نیە بەسمان ئەو بەناو مەلایانەیە ئەمە باسییان کرد من وتم وەڵاهی ئەمە ئەگەر بگەڕن وە سیرەتی سەلەفی ساڵح و پێشینانی ئەم ئومەتە ئەوانەی باسی عەبدوڵڵای بن محەیریزی جومەحیمان بۆ ئەکرێ ئەچێتە شوێنی قوماشە کڕێ دەستی بە قوماشەکەیەوە کابرا دێت صاحب دوکانەکە نایزانێ نایناسی ئەمە عالمێکی گەورەیە ئەوەی کە دێتە ژوورۆڵێ هذا العالم ابن محەیریز ئەحسن بەیعه ئەمە فڵانە عالمە ئەو عالمە گەورەیە چونی خاتری بگرە ئەڵێ تووڕابێ قوماشەکەیش فڕێدە ئەڵێ ئینەما نەشتەری بئەموالینە ئێمەشت بە ماڵە کڕین لەسنە نەشتەری بدینینە ئێمە بە دین ماشن ناکڕین یان محەممەدی کوڕی یوسف کەیکە لە گەورە زانایانی مەسەلەن مەذهبی ئەبوو حەنیفەیە ئەڵێ هەر جارێ لە نانەوایە کشتی بکڕایە یان لە بەقاڵێک بەقاڵ زیاترەوە دوکان و شتیان هەبوو نەکەوەی کە ئێستا پێوترێ میوە هات و خواردنوشتی بکڕایە هەوڵ لەدای بیگۆڕێ ئەویت نەوەکو دوایەکی بێژە ئەمە فڵان کەسە و ئەمە ژیان بێ بە دینم بۆ دنیا بژیم حەزیکردنی ناسن خەڵک نەیناسن لەوەی کە فڵان کەسە بۆی لەبەر دینەکەی خاتری نەگرن کابرا ئێستا کە مەسەرەن ئەم نمونانەک بۆی ئەڵێم ئیسفادەکردن لە بەرادەر و خەڵکی چاک تێکەڵکردنی خەڵکی چاک بە زیندوو بە مردووی تر بەرادەر بێ عالم بێ پیاو چاک بێ ساڵح بێ مامۆستا من ویستم ینی هەڵوێستێکی زۆر بچووک بۆی پرسیاری ترمانەیە زۆر گرنگ بە لەسەر ئەو بەشی لە قسەکانی جەنابێت کە بچیتە خزمەت عالمێک خزمەت پیاو چاکێک ئەولیایەک ئەمە زۆر گرنگە بۆ تەسکیی نەفس بۆی خۆت ببینیتەوە بزانی نەخۆسی وەکەوەی کە بچیتە لای دکتۆرێکی زۆر گەورە ئەمە زۆر گرنگە خەڵک ئێستا هەست ناکەی کە زۆر فەرامۆشی کردووە زۆر دژ بەوەیە کە بچێتە خزمەتی ئەم پیاوە باشانە و خۆیان بناسن مصیبەتێکی گەورەیە بەڕاستی چکە ئێمە زۆر جار هەیە پێش ئەوەی کە خەڵکەکەمان پێ بگاوە تێبگا خۆی دەرەخە جا ئەمانەش ئەیتر لە فتوای هەڵاکەن مەساعی بەسەر ئومەتە ئەهێنن لە تەعاملە لە ئوسلوبە ئیسلام ناشرینەکەن بۆ ئیسلام بە کەس ناشرین نابێ بەڵام وەجهێکی خراپ بدەن بۆیە وەختی خۆی ئیمامی مالك الله دايكم أماميك جواني لبركرتم بوتي اذهب إلى ربيعة الرأي تعلم من أدبه قبل علمه فيري أدبك ببا
خۆچوون بە لای عالم بەس بۆ علمەکەی نییە هەندێک لە ئەهلی علمەڵێ مەجلیسی وا هەبووە لە عولەما 20,000 تەلەبەی هەبووە ئەڵێ زیاد لە نیوەی بەس بۆ فێربوونی ئاداب هاتووە بۆ علمەکە نهاتووە بەس بۆ فێربوونی ئادابی زۆر گرنگە زۆر مهمە کە تۆ ئەم جانبە چونکە ئەمە ئێستا لە مجتەمەعاتی خۆمانە کە ئێستا ئەم وزارەتی پەروەردە و فێربوون وانە بەداخەوە لە هەر مجتەمەع و کۆمەڵگایەک جانبی پەروەردەکەی خەرەلی تێکەوێ فێربوون و علمی بەبێت تەزکیە و تربیە موسیبەت دروستەکە خۆ ئێستا ئەوروپا و غەرب دوای نەکەوتن لە ڕووی تەکنەلۆجیا و علمۆمانەوە بەڵام نیانتوانێ بەختەوەری بۆ خەڵک دابینکەن لەو شوێنانەی کە زۆر ڕەفاهەتی تایە لە ئەوروپا متابعی بکەن لە هەموو شوێن خۆکوشتن زیاتر بۆ ئەو جانبە تەزکیە و ڕوحی و ئیمانیانەی کە فەراغی بۆ دروست بن مەسایب دروستەکە ئەگەر دەرفەتمان پێدرا خۆی گەورە دەرفەتی پێبەخشین پشکنین بۆ نفسی خۆمان بکەین بۆ خۆمان بکەین خراپترین دەردێک خراپترین نەخۆشیەک کە دوورمان بخاتەوە لە تەزکیەی نەفس یان لە دینەکە چییە بە شوێنی ئەبگەڕین وەک چۆن نەخۆشی جەستە بە شوێن شێرپەنجەیە کاگەڕێن لێنەوەکو ئەوە بێ لەم بوارەیە خراپترین دەرد و نەخۆشیەک چییە؟ وڵی دەردێک کۆکەرەوەی هەموو دەردەکانی شوێن کەوتنی هەواهۆز تیبایی هەوا چۆن بزانین ئەمە نەخۆشیەمانە جەنابی مامۆستا ئێمە جەنابەت تەعبیرێکی جوان بەکارهێنا تەفتیشی ناخمان فەحەزکردن تەفتیشی ناخمان ئینسان بە خۆیان بچێتەوە بۆیە دیسان ئەڵێ علم زۆر مهمە علم بە معنە صحیحەکەی کە ئەڵێم علم بە معنە صحیحەکەی کە ئەو علمەی کە بۆ عەمەلە خوێندرێ ئەمە حەزەکەم هەڵوێستەیەکی بچووکی لەسەر بکەم ئیمامی مالک چوو بۆ لای ڕەبیعەت الڕەئی کە مولازمەی کردووە تاوەفاتەکە دوای ئەوە کێ ئەکرێ بە عالمی مەدینە ئیمامی مالک خۆی دەنە مەرجع بووە مەدینە جەماعەتی مەسر دێن لە مەسرەوە دێن ڕەن کاکێ مە کۆمەڵە پرسیارێکمان هاوردەوە بۆ لای ڕەبیعەت الڕەئی لەن وەفاتی پێژ کێ لە شوێنێتی ئەو شخصە ئەچون ئیمامی مالک پاڵی داوەتە دەنگێکەوە ئیمامی مالک لەوێ کە پرسیاری لێکەن نەڵێ هاتوون وەلای ڕەبیعەت الڕەئی وەفاتی کردووە جەنابەت لە شوێنی ئەو پرسیارانەمان لە مەسر هەیە زۆر ئەگری ئەڵێ والله ما تعلمت العلم إلا لنفسي والله ما تعلمته ليحتاج الناس إليه والله علما بس بۆ خوێندووە خۆم چاکەم بۆ نەبووە خەڵک محتاجم بە بێ و جوابی بدەمەوە بەڵام شەرع مەجالی داوای لێکامە واجبێکی شەیە کە بیگەینە بە خەڵکیان قزمەوەی دافعەکەی ئیمام شافعی فەرمێ إنما ليس العلم ما حفظ علم هەرەوە نییە کە بەس لەبەرێک إنما العلم ما نفع جا ئەمە گرنگە بۆی کە تۆ بتوانانی بە چ قیاسێک تەفتیشی دڵ و دەڕوونی خۆت بکەیت بزانانی ئەم جانبە چی ڕایە چی ڕیانە چی حەسادەتە چی حەسادەت نییە چی کبرە و چی کبر نییە چی ڕەزیلیە و چی ڕەزیلی نییە ئەمە گەرەکە بەو مینزاری شەرع تەماشایەکەی محاسبەکردنی خۆ یەکێک لەو صفەتە زۆر گرنگانەی کە ئینسان ئەبێ بیگرێتە بەر لە دوای علم مەوزوعی زۆر دوعاکردنە بۆ ئەوەی کە خۆی پەروەردگار خۆت پێ بناسێت یەکێک لە دوعای سەلەفسی بوو اللهم ئەرینە الأشیاء کەما هی خۆی پەروەردگار شتەکان چۆنە وا بیبینی بۆچی لە بابەتی مامۆستا تەزکیەی نەفسە دوعا گرنگە چونکە مەگەر مەسەلەن بە ئەم کۆمنتە بدەم مەگەر تەزکیەی نەفس بەدەستی خۆمان نییە جوانە پرسیارێکی زۆر جوانە لە قورئانە تەزکیەی نەفس هەندێک جار دراوەتە پاڵ خۆی پەروەردگار هەندێک جار دراوەتە پاڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەندێک جار دراوەتە پاڵ ئینسان بۆمان ڕوونکەرەوە بە يعني ولولا فضل الله عليكم ورحمته ما زكى منكم من أحد أبدا رحمة فضل خواهي پروردگار کەس لێو ناتوانێت تەزکیە خۆی بکات بل الله ولكن الله يزكي من يشاء خواهی پەروەردگار يزكي من يشاء تەزکیەکە دەرێتە پاڵ خواهی پەروەردگار چوو ئەم نەفسی بەشەرە ئەگەر خواهی پەروەردگار ئینسان مۆفەق دەکا یەک لەحظە تەسلیمی نەفس بێت تووشی خراپێک دەکات بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کچە خۆشەویستەکەی خۆی فاتمە ڕەزا و ڕەحمەتی خۆی پەروەردگاری لەبێ فێریەکە بەیانیان وانان چی بڵێ یا حی یا قیوم بۆ دوونەوە عەظەمەی خۆی پەروەردگار يا حي يا قيوم برحمتك أستغيث أصلح لي شأني كله ولا تكلني إلى نفسي طرفة عين يك چاوترە من دەبەدەست نفسی خۆم
فەزڵ منەتی خوای پەروەردگار من ناتوانیت چوە ئەم نەفسە وەکوتم بەرجەستە نییە جموجوڵت پێکا بەبێ ئەوەی بە خۆت بزانی زۆر جار زۆر هەستیارە ئەجا بۆیە ئیبن قەیمە فەرمێت ئەڵێت بابی شرک و ڕیا و بۆ غەیرە خوای پەروەردگار بوون بابی ئیرادە بەحر لا ساحل له تۆ ماذا تريد چیتەوێ لەم قسانە من یەکەم چیمەوێ لەو پرسیارانەی تۆ لەو حرەکەی بەرامبەر جموجوڵێک بەرامبەر هەر کەسێک چاکەیەک چیت ئەوێ ماذا تريد جاروایە تۆ ظاهیرەکەی شتێکی تر پیشانەدەی ناخێت بۆ شتێکی تر تۆی جوڵاندووە بۆیە ئەم مەوزوعە پێویستی بە دوعاکردن زۆرەوەی پرسیاری یوزەکیهم ئەوەی بۆ پێغەمبەری خوا فەرمێت یوزەکیهم ویوزەکیکم هەردوو تعبیرەکە هاتووە لە قورئان لقد من الله على المؤمنين إذ بعث فيهم رسولا من أنفسهم يتلو عليهم آياته ويزكيهم أجرته بيغمبري خوا صلى الله عليه وسلم باعتبار أو همور رجع كان داخرا وبقشتن بخواي پروردگار تزكي نفسي للرجي بيغمبري خوا نبص إما بكيف خمانية بكيف خمانية شون دين داري بكين وشون شو نادر دس خمان القبح وحسن دياري كين فرب ما دياريك أما يك باعتباري خوشمان قد أفلح من زكاها باعتباري خمان دراوت أما لبروي تو إرادة وفعلك خوت تو تريد إصلاح تريد خوته وفعلك خوت أنجامي اختيارك لا يكتب اختيارك لا يكتب بلام بفضل خواهي پروردگار وهنست ما هو بروسيشي بردوامة تزكي نفس يعني كاتية زانيانا فرمون خواهي پروردگار كنفسي لقرآن بنفسي مطمئنة باس كردو تو خوانا سارول أخوائي اطمئنانا تسليم خواهي پروردگار بو آسودية بختورة نفسي لوام معنى هي أقداري لو ما يتكال التقصير لتاوانا لشت بوام ودبوام نكرد بوام كرد وانا نفسي أمارة بسوئش معنى هي كأمارة صغير مبالغية زحزو فرمانك بخراب زانيانا فرمون أقول جاي ليك روجة تو هرساني توجبه ليك روجة هرساني توجبه لشوينك تو نيجو طاعات وعبادتك لشوينك لو مشك لشوينك أقعد لخدنا أمرت بيك بخراب أمرت بيك بخراب بويا أما بروسيكي بردوامة يكيك لأسبابكاني تزكي نفس زور بيركنوي لمردن سعيد يكرو جبيرة فرميت والله يك ساعات بأعقاب من لويك أجمع حضوري خواهي پروردگار لو أترسم ظلم تيكش فساد ركات النفس وظلم يك ساعات شو كنتو هرونك غافل بوي خوي الشيطان زانان فرمون أم نفسه ئەڵێن زان ابن قەیمە فەرمێت ئینسانە گەر بێوێ هەر وڵاتێکی ویستوێتی شەڕی لەگەڵ شوێنێکی تر کرد و ویستێتی پایتەختەکەی بگرێ عادەت واوە لە ڕێگەی کێوە چۆتە ژوورۆ لە ڕێگەی خائینەکانە چۆتە ژوورۆ ئەڵێ هەموو ئەم ئەعزایانی ئینسان چاوە زبانە گوێ هەموو جوندی ئەم دڵەیە نەفسیش جوندی دڵە بەڵام نەفس جوندیەکی خائینە ئەو نەفسە ئەمارە بەسووە بۆیە لە ڕێگەی ئەوە دێتە ژوورۆ باشە لو رجعنا للرجاء وديدا جرت شكاتك دياريك أويك جنابة بسارك كاتي غفلة دياريك كاتي شهوة دياريك كاتي غضب وترب دياريك أمسك كاتي هي شيطان كاتي غفلة بعجايب كتو غافل بعجاي لمحاسبة بينين خواي بردار لمحاسبة لو كاتي غفلتك اشتيك مجهولة لكاتي تربونت تقول لين بويا لين تربون مفتاحها مشركة لكاتك أسباب الشهوات تقولتو تبر شهوات برزة فرصتها بو شيطان كتو ضعيف العوازي باش أدالك كويت أما كاتكان أي شو أنا كان كوية وسوسة بو الدماغ بو ميشك دوسكا خاطرات بوينة نظرات لتشاوز الرجل دا للفظة لقسا كردنا لقوة قرتنا أما أوف شو أنا ك پی و یعنی کاتەکانی دیاریەکە بۆ شوێنەکانیشی دیاری کرد بۆ تووشی تاوانات بکە بۆیە پرۆسەیەکی بەردەوامە و بێ زۆری ئاگایشمان لێ بۆیە زانیان فەرمویان تۆ نوێژێکێک گەورەترێکێک لە ئەسبابە هەر گەورەکانی تەزکیە ئەگەر حەقی خۆی بدی هەندێک زانیان فەرمویان کە لە حکمەتەکانی چییە کە تۆ لە هەموو تەناقولەکەیژی الله ئەکبەر بەس لە سەمی الله حەمیدەی لە دەرکە لە هەموو تەناقولەکە الله ئەکبەر کەوتت الله ئەکبەر کە لە نوێژ حاڵی بووی يعني خواهي پروردگار گەورەترین لە هەموو شتێکە من مەشغوڵکە احتمال لو بين الشيطان وسوسەیەک دووە بێنێ الله ئەکبەرێکی تریت هەیە الله ئەکبەرێکی تریت هەیە الله خواهی پروردگار گەورەتر لە مۆساوسانێکە بۆم دێ لە مەشغوڵیانێکە بۆم دێ و یەکێک لە مەقاصدی نوێژ چییە یەکێک لە گەورەترین مەقاصدی نوێژ
أقيم الصلاة لذكري ئەوانی خواناسن نەک لە ناو نوێژەکە مەقسەدەکە بەتەواوەتی جێبەجێکن لە بازاڕیشە جێبەجێیەکەن خوا بگرافێم ڕیجال لا تلهیهم تجارة ولا بيع عن ذكر الله وإقام الصلاة وإيتاء الزكاة لە ناو بازاڕیشە ئەوانیشی کە لە نوێژ حاڵی ناون لە ناو نوێژەکەشە هەن لە بازاڕە هەن لە دەروە بۆیە ئەم مۆزوعانە مۆزوعی تەزکیە تەدەخولی هەموو شتێکە کات نوێژت ڕاستەکاتەوە زانایانە فەرموون تەفکیرت ڕاستەکاتەوە تفكيرت راسكاتو عقليت راسكاتو ضلت باككاتو اخلاقت اغوري ما مصاب بابرين عندي لوانيه غلو كردني شبه لموضوعك على التسكين نفسه ببرسال يبكين بو اراسته مثلا برسين ك جوازي تسكين نفس شيء لقى قمعي نفس ما شاء الله ما مصاب بعد برسال كاني براستي يعني بنظري من كان بوم موضوع مقدارك دراسة يمكن هاتما بوي كأمانة تقصى كردن بس برسالة كاني أولى جوابك كاني ممكن زبط والله لا أو برسالة زور مهمة زانيان فرمي تو بردويتنا قولاي بابتك ويتريمس خير مفخر زبط زانيان فرميانا تزكي نفس أبي أجمع الغلوكيش بيه فهم مجالين ده غلوك صحابات ودي من حمو جانب الرجوب حمو وازل أفرته هنا وازل خوي هنا مجالي نداو بيان صلى هل كسب بشتك على السنة من رغب عن السنة فليس مني أما أبيت باعتدال تعذيبي نفسي خود نادي تعذيبي نفس نادي أصلا لبابي تزكية أو عادة بسوداني بو الدنيا بكاري هيني نية أقوريكي بعبادة صحيح البخاري معاذ رضي الله عنه قال صحابي قلت بس وين كنت شون كاتوش تكاني شونيش إيه كانوا مثلا لنيوي شو تاو كود سي بي كمي كانوا أوانا توا إني لأحتسب نومتي كما أحتسب قومتي معاذ فرموتي خو كم بقدر شونيش كم شاوري باداشتم لي خو كم احتسابي أو أكم خو كم أجرم دسكبي بۆ لە بڕوەی تو ئەگەر باش نەخەوی ناتوانانی زوو مەخەوە و باش مەخەوە و چاک مەخەوە ناتوانانی بە نەشاتەوە عیبادەت بکەیت بەو نیەتەوە ئەمە ئەگەتەوەی کە كله خير ئەو ئەنجا خۆی پێ فەرمووی قل من حرم زينة الله التي أخرج العباد والطيبات من الرزق کێ ئەو جوانیانەی دنیا ئیسلام نەهاتووە جوانی و خۆشیەکانی دنیات لێ مەنعەکە ئیسلام هاتووە حرام و شتە زەرر و خراپەکانە لێ مەنعەکە بۆیە لعبادتي خواهي پروردگارا نية والله من قوشت ناخم والله من او ناكم هم اويك خواهي پروردايناوا نعمل خود لسر خود حراميكي استنظر مصيبة حرامك حلال كان حرامك لسر خود تو خرابة تركه انجا بقدر او عبادتاني شيكا ايكي بنا صحابة بيانصم توجيه داون اگر هلاك ولا شون يجا بخون يعني اگر انسان هلاك ولا شون يجا اخبت جابويا بجوري شريعتي خوي نغلوي تابكري نتساهلي شي تابكري نأمسر ونأوسر أو وسطيتي كشرع داوي كرتو غير مجالك بو بسري كأمير كينو بيسوي بتين الله خويان أو يكوتي بابن خلوة كردن خو ترك كردن تركي دنيا سوزانم بشكل تسكي نفس تعجيبته يعني أشيتنا ومغلو كردناه خلوة دو جورة زنان فرمان خلوي كاتي زور ضرورة خلوي كاتي همو رجا كاتي اكتبه بالتنهابي بوشي اما تنهابونا بوي بخوتها بشتو ام رجا شيد كردوه عزيز دي كسدنا دعوة لن يرجو خشوع إهمالي نكردوها لعبادة كانت لك تعامل تحصكوتا يعني تفتيشي خوي برقالة فرميت يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد بصيغي أمر فرمان ما بيكا تماشاك بزان تشيتا أمادا كردوها أو همو روجي همو شوية مفردات أو روجت كلمة بكلمة أو روجت حلويز بحلويز أو روجت كردار ورفتار وأخلاق ورزقات وسلوك تصرفاتي أو روجت بخيني بيشاو بزان لتشيا مخالفي توبي لك لتشيا مخالفي ابن رجب فرميت همو شوية بيسمى بالتوبية همو رجب بيسمى بالتوبية تشونك أخوي برقا فرميت ومن لم يتوب فأولئك هم الظالمين دون رقمانية يان توبة كاري يان ظالبي ظلمت كردورا نفسي خود أما خلوي كاتي
ئەمما خەلوەی گشتی کە پشت بکەی نا ئەمەوەت خۆی عەبدوڵای کوڕی مەسعود کۆمەڵێک دووریان گرت لە کوفە یان کاکێ ئێمە دوورەگرین تەنها خەریکی عیبادەتین عەبدوڵای کوڕی مەسعود ڕۆژ دوورایە وتی ڕێتان چییە هەموو خەڵکوکی ئەوە بکە ئەبێت تی ڕێتان نهەیە هەموو خەڵکوکی ئەوە بکە جهاد تەرکرێ ئەمر بە معروف تەرکرێ نەهی لە منکر تەرکرێ حکومی خەڵکی کاری خەڵکی ئەکرێ هەمووی وازی لیان نێهێنا حتا هەمویانی گەڕانەوە بۆیە خەلوەی کاتی ضرورە خەلوەی یەکجاری تۆ پشت بکەی لە ئەمر بە معروف نێ لە منکر و کۆمەڵگا و مانجا کێم ئەو مجتەمەعمان بۆ ئیسلاح کات بەڵام لێرەگەرەکە وریابی لێرە ئینسانە بێ وریابێ هەموو ئەو ئەسبابانەی ئەبێتە مایەی تاوان و خراپەکاری لە خۆت دایەخی ئینسان لەوە خۆی نەخەڵەتێنێ خەڵکیڵی کاکە مۆبایل ئینتەرنێت و ئەمانە فەیسبوک زۆر زۆر ضرورە ئەومانە تۆ سەیری خۆت بکە چەندێ پێویستت پێیەتی چەندێ زەرت لێ نادا چەندێ ئیسفادی دەکەی ئەو نە بەکاری بهێنە زانایانە فەرموون چوونە بازار بۆ نمونە حاجەت هەیە پێویستیت هەیە ضرورەت هەیە دوکاندارێکی بۆ نمونە ئەڕۆیت حاجە و پێویستی ضرورەت ئەو بازاڕانەی کە تێکەڵن حاجە و ضروری و پێویستی ئەوانە تێ بڕۆ ئەمە هەر بۆ پیاسە و بۆ جەوگۆڕین و بۆ تەماشاکردن لە بازاڕێکی قەڵەباڵغ و تێکەڵ و پێکەڵ تۆ احتیمال خۆ تووشی تاوان بکەی بۆیە ئینسان ئەسبابەکان ئەو ڕێگانەی کە ئێگەنێتە خراپە بیبڕێ نەک ڕێگەی تێکەڵکردنی خەڵک بەگشتی ڕوونە ینی چان خۆشی نەخەڵتێن لەم بابەتە بێژە وەڵام سقم بە خۆم هەیە خۆمە دەم لە هەندێشت ئەمە هەم لە ئەم سقەبوونە لە زۆر شت خراپە سقەبوون نەک بەمانە چاکەکەی تەنوێ بەشەری باسیەکە ئەم سقەبوونە بۆ ئەوەی کە من شخصی وا هەبووە لە سەلەف و تێتی خوای گیان زۆر عیبادەتی کردووە لە تاوان خۆی پاراستوتی خوای پەروەردگار چۆن تاقیمەکەیتەوە من پیشانتە دەم چاپ دێکتم جوانە خوای پەروەردگارش تاقی کردێتەوە دوور لە قەدری مەجلسوانێکی گوێی لێمانە بە میزگیران ڕێتر خۆیش دکتۆر ڕشتیش وەکوی سەر نەبووە زۆر عەزیەتی بوو چۆتە دەشت گەڕاوە مناڵەکانی بینەوە پاری پێداون تێتی ئودعوا لعەمیکم الکاذب ئودعوا لعەمیکم الکاذب یعنی یان ئینسان بێژە کاکە من خۆمە دەم لە ئەسبابی تاوان سقم بە خۆمە نە ئەسبابی تاوان آخر شت جنابت پرسیارێک تێوە آخر شت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت من سمع بالدجال فلينأ عنه هەر کەسێک گوێی لێ بوو دەجال دەرکەوتووە خۆی لێ بە دوور بگرێ خۆی لێ بە دوور بگرێ وە دوورکەوتنەوە لە ئەسبابی تاوان یەکێکە لە باشترین ڕێگە بۆ کە تووشی تاوان نەبی خۆزابەتەوە من بەڕخسەتەوەی تەنها یەک پرسیاری ترەکەم وتر دەرفەتە دەم لەگەڵ ئێوە گفتوگۆکەین مامۆستا تەزکیەی نەفس تەنها خواستێکی دینیە یان ئینسانیشە تەزکیەی نەفس بە تەکید خواستێکی دینی و ئینسانیە بەڵام مشکل ئەوەیە کە ئەم ئەگەر ئەو ئینسانیەتەی کە دوور خرێتەوە یعنی لە ناسینی خۆی پەروەردگار و لە زانیانە فەرموون گەورەترین ئەسبابێک بۆ تەزکیەی نەفس ئەسڵی تەزکیەی نەفس لە ناسینی خواوە دەرەکچێت بۆیە پێغەمبەر موسا کە خوای پەروەردگار ئینێرێ بۆ لای فیرعەون هەل تاکە حەدیث و موسا چی پێوت پێغەمبەر موسا بە فیرعەون هەل لەکە إلى أن تزكى وأهديك إلى ربك فتخشى تزكية أنجا خوي برغار فويل للمشركين الذين لا يؤتون الزكاة وهم بالآخرة هم كافرون لا ويل للمشركين لا يؤتون الزكاة أكثر علماء ابن القيم باسك ابن تيمية باسك مفسرين على أكثر زوريني سلف وخلف لا يؤتون الزكاة وانيك إيمان يعني لا وصف المشركين لا يؤتون الزكاة إيمان يعني توحيد يعني يكتاب برس يعني شو ناسيني خوي پروردگار لسر حقيقة خوي گۆڕانکاری زۆر دروستەکە يعني لە دایکبوونێکی تازە بۆ دروستەکە بۆیە ئەم جانبە ئینسانیەکە ئەگەر ئینسانێک صیفەتێکی جوانی تابوو لەبەر ئەو صیفەتە جوانە سوپاس ئەکرێ بەڵام زەمان نییە لەسەر ئەمە مەصالح و دنیا و زەخت شەهەوات ترس ڕەفاهیەت ئەم ئینسانە نەگۆڕێ بەڵام بۆ موسڵمانەکە زەمانە چونکە موسڵمانە کە یعنی جان بە عەقیدەکەی و تەماشاکە من بڕێک کتێبیم هێنا بوو بەڵام شڵە لە بابەتەکەی تر ئاماژەی پێکەین تەماشاکەن لەگەڵ ئەو هەموو زەختەی لەسەر ئەهلی غەزە بوو چۆن تەعاملیانەکە لەگەڵ خەڵکە چونکە پەروەردەکرا بوون تەماشای مقابلیش کە باسی مافی مرۆڤ و چی ئەو شتانەکە چۆن لەگەڵ
ئەو هەموو ماڵ و مناڵ و وەزع و حاڵ شتە تعامل لێ کرد وەیە مۆزوعەکە ئەم جانبە بەس بە جانبی ئینسانیت تێر نابێ جوان ڕاست گەورە پاداش باتەوە لەم بەڕێزانەیە گفتوگۆکەی ئەگەر پرسیارەکەتان وەڵام دراوەتەوە فەنیعمە وەگەر ناشتێک لە دڵتانایە لە پرسیار لە سەرنج و تێبینی ئەتوانن لەبارەی تەسکیی نەفسەوە شتێک بڵێن یا بپرس و کاریگەری وەسوەسەکانی شەیتان وەسوەسە ئەویش چەند نەوەیەک وەسوسەیەک تەمان هەندێک ئەوەی کە وەسوسەی لە دائیری وەسوسەیە جاریە وەکو دڵخۆشیێک بۆ هەموو کەسێک خۆی پەروەردگار هیچی لەسەر عەبد نانووسێ شەیتان چیت بۆ ئەهێنێ ئەگەر نەیکێ بە قسە و عەمەل شخصێکا دوورای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دی پێغەمبەری خوا وەڵڵی حەزەکەم بۆ پارچە خەڵوزێک بسووتێن شتی وا بە دڵما دێ کوفر دێ قسەت دێ بێباوەڕی گومان پرسیار شتی خراپ پێغەمبەر فەرمووی الله ئەکبەر الله أكبر الله الحمد لله الذي رد كيده إلى وسوسة سوازو خواهي پروردگار فروفيل الشيطاني رد كرد بس خليك وسوسة چی کف بباوری و خراپ و شکومان و معنی که به نفس تادی شیطان توی مسلمان یوجه طاعت عبادت کی بوی اما اصلا شخص هذا ولی پیغمبری خدا صلی الله علیه و سلم پیغمبری خدا صلی الله علیه و سلم خلقان من اشتوا بدل مادی خلق و بنخوش کوته لسر کفر شوي زانیه ام جزء كل اخوي فانصر فرمي او وجدتموه بنيت انا معنا فرمي في عصمر الله حال من وايه فرمي ذاك صريح لما ها توب اي باشا يهود ونصارى ما نبوا مسوسانيان بدرس نابيه او بسال لسلف كردو تري فماذا يفعل الشيطان ببيت خريب ما على ويران بو شي لوي شي نابي وهي ام جانب وسوسه جانبي ترمان هي لو وساوسي الشيطان معنا زنا انا فرموكو قاعيك ما عليك فراوان قاعيك جورس صدر جاي هي او بس ليدا ادال درجاك بوي مكرو توانيني بتجربه بەڵام کە تۆ لە دەرگا و دوو دەرگا و سێ دەرگا و چوار دەرگا بۆت کردەوە دێتە ژوورەوە ئاسانترە دەرگای تر بکاتەوە ئاسانتر دەرگای تر بکاتەوە بەڵام تۆ دەرگاکانی لێداخە تەوەکل بەسەر خوای پەروەردگار هەڵەیەکش کرد یەکسەر تەوبە بکە هەڵەیەک یەکسەر تەوبە بکە کە تەوبەت کرد ئەو کاتە خوای پەروەردگار هەم لێت خۆشە بێ هەم ئەویش دوورەکەوێتەوە وەکو ئەوەی دەرگایەکت کردوێتەوە دایخیتەوە دەست خۆش ماوەستای بەڕێز تا چەند گرنگە نەفسمان مترسین بە قەبر و قیامەت والله زۆر گرنگە لەبەرەوەی وەکو خۆی پەروەردگار فەرمێت كل نفس ذائقة الموت زانان فەرمی یەکێک لە ئەسبابی گەورەی ئەوەی کە ئینسان تەزکیەی نەفسی بێ خۆی بپارێزێ بیرکردنەوەیەکی جدیە لە مردن کێمە نازانێت کێ ئەمری نازانی کێ ئەمری بۆیە زانیانە فەرموون تۆ مادام تۆ نازانی کەی ئەمری ئەوەی بۆ قیامەت پێت خۆش نییە لەگەڵ تا بێ تەرکی کە ئەمڕۆ ئەوەی پێت خۆشە لە قیامەتە لەگەڵ تا بێ ئەنجامی دەبا لەگەڵ تا بێ لەبەر چی ئێمە لە مردن نەترسین هەموو ئەوانەی بەهۆیەوە لە مردن نەترسی تەرکی کە هەر کاتە بمری زەرری نابێ ئێمە جار وایە بیرەکەینەوە ئەو محاسبە لە مهمە محاسبە بیرەکەینەوە دانیشین مرۆژە لە ماڵێ بووم ئەوە چەند برایەکی بەڕێزی وەکو جەنابتان وتێن مامۆستا قسەیەکمان بۆ بکە بە صاحب ماڵەکە وتم وەڵا ئەگەر عەزیز نەبێ ئەتوانی بەقەدەر ئەمانە ئەم برایە بەڕێزانە وەرەقە و قەڵەم بێنن وتە دیار هەندێک کەس خۆی قەڵەمی پێوە وەرحاصل وتی بەڵێ مامۆستا وتم هەمووتان محاضرەکەی منەوەیە بڵێ تا چارێکێک هەموو ئەو شتانەی کە لێ ئەترسن بەهۆیەوە بمرن بینوسن دا برایەکیان وەکو سەعود وتی خوا دیارە مامۆستا هەموو عیبێکمان نەزانێ وتم وەرەقە بۆ منیە بۆ خۆتانە کردە سەعود وتی دیارە مامۆستا بەهۆی ئەم وەرەقەوە وتم نا من سەیری هیچ وەرەقێ ناکەم من نامەوێ وەرەقەکان بۆ خۆتانە هەموو ئەوەی کە لێ ئەترسی لە صیفاتت لە معدنت لە طبیعەتت لە ئیهمالی طاعەت و عیبادەت لە تاوان و غەیبەت و نەزەر لە چی لە نیهێنیەکانت لەگەڵ خوای پەروەردگارە هەرچی لە تەعامل لەگەڵ دایک و باوکتە لە چی هەموو ئەوانەی کە لێ ئەترسی بینوسن دوایی وتم مامۆستا نووسیان وتم وەرەقەی خۆتان لای بۆ خۆتانە بەڵام ئەمانە تەرکەن هەر وەختی ئەمرن مردن ترسینیە ئەوە مەسەلەی مردن ئەگەر ئینسان بیر لە حەقەتی مردن بکاتەوە ماوەیەکی تێم هاینە ئەو خاکە هاینە ژێر ئەو خاکە ئەم جە و وەزعشتە نامێت هەروەکەوەی مامۆستا عالمێک هەڵێ کوڕەکەی فێری کۆمەڵی ئەحادیثی پێ لەبەر کرد
فيك التواو تيدير والله جان أمان حديثي ضعيف يا موضوعا حاجة داريان يشر بس خص زعما توفر ئەی مامۆستاییان پرسیارێک مەبوو پێم خۆش بڵە خزمەتی جەنابتا بیکەم ئەویش بۆ ئەم سەردەم و عەسڕێکی ئێمە تایە گوزەر ئەکەین زۆر گرینگە ئەویش چۆنیەتی بەکارهێنانی تەکنەلۆژیە کە ئەویش بەشێکی گرینگە لە تەسکی نەفس ئایا چۆن تەعاملکەین لەگەڵ ئەو تەکنەلۆژیایە کە لە نەزانینی بەکارهێنانیە زۆر جا کارەسات دروستەکە والله بەڕاستی وەسیلەیەکی زۆر بەسوودە و زۆر ترسناکیش زۆر بەسوود و زۆر خراپیش چۆن ئەبێ وەکو زانایان فەرموویانە ئەبێ ئەهلی ئیسلام دوعات گەنجەکانمان هەموو ئەم کەناڵانی کە ئێستا هەیە پڕی بکەن لە داوا پڕی بکەن لە خێر پڕی بکەن لە نەشاتی بەسوود بەڵام لە پاڵیە نابێ ئەو ساحە چۆڵکرێ بۆ خەڵک چکۆ ساحەیەکی زۆر بەفراوانە نابێت چۆڵکرێ بەڵام لە پاڵیە ئینسان خۆی نەخەڵەتێنێ ئەوە مەگەڕە بە دوای شتە مەبەستم جەنابەت نییە خۆم من تۆ هەر کەسێک ئەوە مەگەڕە بە دوای شتە حتمەن ئەمە هەر نەزەرێک لەوە هەر بابەتێک سەرنج ڕای کێشێ برایەکی ڕۆژێ شتێکیان نووسیوە شێخ ئەلبانی و لە کاتی گریانی قورئان خوێندن ئەگری تێڵا هەر سەرنج ڕای کێژام وتم کاتی ماستەر گەڕام دراسی ماستەر بووم وتم خەزنەکەم دوای سێرێک وتی سێرم کرد تەماشاکەم ئەمە عنوانێکە لە ژێرەوە کۆمەڵافرێتێک ڕقسەکە بەس عنوانەکە شتێکە دوور لە قەدری جەنابتان جا ئەم مەوزوعە ئەم گەڕیانە زۆر خراپە تۆ ئەنواع وەشکال دێ هەندە مۆزوع سەرنج ڕای کێشێ هەندێک جارە شوبهەیەکە ڕاوی کرێتەوە شوبهەیەکە شەهوەتێکە مۆزوع ئەنواع ئەمە زۆر خراپە ئینسان ئەتوانێت هەوڵدا بەو ڕێگانەی کە بەس بگا بە شتە بەسوودەکەی ڕێگەمان هەیە تۆ توانی بەس بڕۆیتە سەر ئەوەی کە ئەتەوێ ڕێ سێرچ بکەی سێرچ بکەی بۆ ئەوەی کە ئەتەوێ ئەمما گەڕێبدان چی شتێکی باشی تایشتی خراپی تا یەکشتی باش جاوای دەسەکەوێت دەشتی خراپت تێت پێش یان شتێکی زۆر چاکە بینی دووسێ شتی خراپیشی تایە ئەو شتە خراپە ئێستا لە غەربە چیان کردووە محمود غەریب بەڕەحمەت بێ ئەڵێ یەکێک لە وەسائلی غەرب چییە کتێبێکە نووسنە سەر عەزەمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە 100 لاپەڕەیە مەدحی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وشتی جوانەکانی پاسمێنن لە یەک دێڕی ئەو 100 لاپەڕەیە ژەهرێکی تێخن ئەڵێ تۆزێک ژەهر لەناو خواردنێکی زۆرە هەستی پێ ناکەی بەڵام ئینکاریەوەش ناکرێت کە تەئسیرە خراپەکەی لە مەعیدە و لە جسمت چیەوێت بۆی ئەو مۆزوعان سانی بێ بە حەزەر و تەحەمل بکە ئەمە ئێمە ئێستا خەڵکێن بووە 2-3 ساعتاوە دانیشێ ینی لە دراسە کراوە لە سعودیە بەعام شتێکی نسبی عامی خەڵک کە سعودیە باعتیبارەوەی کە لەوە چێ شوێنێکش بێ مەکە و مەدینەی لێ ئەمانە ئەتیبارەوەی خەڵکەوە چی مجتەماکەی محافظتر و ملتەزمتر بێ لە هەندێک مجتەماعاتی تر یانی بەعام خەڵکەکە بەعام 8 ساعتا لەسەر فەیسبووک و ئینتەرنێتەوە 8 ساعت دەم 8 ساعتە ینی مصیبەتە کاتی ئێستا ینی مناڵەکانمان مێشکی هەندێک مناڵمان هەیە ئەستەن یەکی لەو جەریمێ بەرامبەر بە مناڵە کری ئەم وەسیلەیە کە ئۆتیزم هەندێکیان ئەڵێن سەبەکەی ئەمە یەکە ئێسان تووشی تەوەحود دەبێ و مێشکی گەشە ناکات و مناڵێکی فەقیرە لاواز و ضعیف لە مێشکە لەینە تووشی دایان و سەدا نەخۆشی بێ حتى باسی شخصیان کەیان نەکریان ئیمکانەتێکی زۆر فراوانی بەس یەک مناڵی هەیە و بۆ ئەم مۆبایلیان دا و دەستیەوە هەمالیان کردومانە توش بۆ فەقیرە چۆ برای دکتۆر دەڵی دەماغی تووشی تەلەف بووە تووشی فەوتان بوو تر یانی علاجی نییە مصیبەتە ئەمە بۆ خۆشمان مامۆسایان بۆ خۆشمان ئەبێ بزانین ڕێگەی ئیسفادەکەی بەکاربێنین و حەزەر بکەین بە جوانیش حەزەر بکەین وەختی خۆی پرسیاران لە ئیمامی عومەر پرسیاری لە کەعب کردووەتی تەقوا چییە بە ئیمامی عومەری فەرموو بە ڕێگەیەکە ڕۆشتی دڕکینوانە بێ تی بەڵێ تی چیت کردووە تی خۆم گۆچ کردەوە خۆم کۆ کردێتەوە بە حەزەر و هەنگاوم ناوە تی تەقوا ئەوەیە بە حەزەر و هەنگاو بنێ ناوی شوێنی شاری بنێ و جزاك الله خيرا مامۆستایان فەرموون قوربان ئەگەر پرسیارێکتان ما بێ وڵی مامۆستاگەم پرسیارێکم هەیە ئێمە کە هەر پیشێک لە پیشەکانەکەین لەپاڵەوەی کە نیەتمان بۆ خۆی گەورەیە نیەتێکی دنیاییشمان هەیە ئێمە چۆن وا بکەین ئەو نیەتە دنیایە زاڵ نەبێ بەسەر ئەو نیەتی کە بۆ خۆی گەورەمانە
ابن سيرين كيكي التابع كان ولخزمتي أبو هريرة بول لم تكن شو يعني أفرمي كاتك كلا الدكان كي تاجر يقبو كلا الدكان دانيشت أو كاتي ككسنا أحد ولا يخليك يذكر بو أو كاتي كخلق أحد ولا يزور سهل بو للتعامل لقاليا سهل بو بيسي بهاوكاري كذا هاوكاري أكرد كيشيك دروز بواي لقرك ولا وبازارات شو بو صلحي إنسان أقول جاء أو هم هر إيشك تهيا جانب الدنيا كي كبر طبيبك أم طبيب أتواني بخلكي كي فقير بارور نجري كميلة ورجري دول صوزاني إيشك أنجام ده ترس لخواي پروردگاری سهن ده خلقي علماني علين كاكي وزور باسي مردنا كان أي بو باسي جيان ناكي اما علين اواني كزور حسابي قبر قيامة مردنا كان اوانن زيادتر اتوان دنيا اودان كنوا جوانتر اتوان اوداني كنوا تكون موظفك ما مسايك اترسم يجد قدرن تربج شكو باترسم لباركم اترسم درزكم باش ادانك بويا أقولنجي هر أو إيشة من كما صايكم باري لسر برقرب بلام أبي دول صوزانة إيشة كم لبر قيامتهم خيانتنا كم لبر قيامتهم إيشة كيخم أنجام دم بجواني جاء أقولنجي تو كوكروي هر ببيتاعي جزاك الله خيرا دسوش نصبر الفرم كاكتوريان زۆر سوال بۆتە بنرخەکانت سەرەتای بەرنامەکە پرسیارێکم کرد کە ئایا چۆن نەفسی خۆمان پارێزن لە ڕیایی و کار و کردەوەکەمان بۆ خۆی گەورە بێ معلومی جەنابتانە کە لەم سەردەمەیە بە عامی خەڵک مشکلەیەکی هەیە کاتێک کە بۆ نمونە نوێژ ئەکات یاخود بە ڕۆژوو ئەبێت یاخود هەر کردەوەیەکی چاکەکە کە خۆی ئەسڵ وایە نیەت بۆ خۆی گەورە بێت یعنی وهەی لێ هاتووە بەهۆی مەشغوڵیەتمان بە دەرەوە و بە دنیاەوە تركيزمان أرواد لسر نيوجا كمان ياخذ لسر بروج بنا كمان ويان ريايتي أكبيتو بغيري خواي جورا جروا أيكين يعني كمان أقوريت شلون خما من باريس إنه عزمنا بيت بس خوش والله هي نية بداية بس ما كرد المقيمة في الميت إرادة وتشيت أوي بحر لا ساحل له والشرك شلم أمة أخفى من دبيب من نمل والسنة شنساء دعائك اللهم إني أعوذ بك من أن أشرك بك شيئا أعلم وأستغفرك لمن أعلمه كما قال صلى الله عليه وسلم دعاء زوري أبي دوهميش زنانا فرمون أما علمي أبي وعمل علم شون باشترين رجيك بو كإنسان خوي للرياء باريزيه ناسيني خوي پروردگار وناسيني خوته ناسيني حقيقتي اشتكانا إنسان بو الرياءك زنان بما فرمون لبرسي أشد رياءك ستيد دافعيه مدحي خلقي يان لزمي خل رابكي إيشكي بوي لزمي خل راكي يان مكانته بليك لضلي خلقها بود دروز به أبو بزانة أمانة دسناكي نلا ضلي خلقها بريزبي أما مجاجر برسي الروك ميكي ما اسمها معنا هذا بعام يعني نلا ضلي خلقها بريزبي نما كانت من ودروس به نلا زمي خلق من باريزين أجر خوي پروردگار مفرنا ضلي خلق لا خوي پروردگار ضلي خلقي لا خوي پروردگار خوي پروردگار بيوي كه برز كاتوا برز كاتوا بس خوي للسنتي خوي پروردگار بريا كز برز نابيتو تو اما بزانا كبريا برز نابيتوا يتر ناتو ان ريابك بريا اشكي وانسان دعابك خوي پروردگار خلق ضلي دركا بو يلا ناسيني خوي پروردگار لسر حقيقتي خوي انسان خوي پروردگار بناسين ترى اسباب ناسين خوي پروردگار بالكون مخلوقاتي بالكون لا اتكاني قران جياني عارفين طاعت كردنا دعاء كردنا تاوان نكردنا ناسيني خوي پروردگار الناسي خوي پروردگار فرمي من يهيني ومن يهيني الله فما له من مكرم خوي پروردگار بيرزبا كذب ريزيناك اما يك يتر ريزي انسان برزبونويش كان ولا خوي پروردگار ورزقك وقت خوي امام احمد مكسد جهاتيه كرت يعني اوانيك مخالفي بون هرب خليفه شو إمام أحمد هوري أنا ناوي نبي الله إمام أحمد منعي عن كذب درشي حلا مال درشي دواية هنا كشتجنا كشي أواني كل جهاد أبون كمان جل خوشتك أنا أكرت فريدا ودوجمنو هنا أنا كرت أون خوايا يعني أما ما بو إمام أحمد بو حسابك أما خيرك بو إمام أحمد بي جا خوايا بقى فهمت ولا يحزنك قولهم قصي خلقي ضلطان النكا
إن العزة لله جميعا يعني سربەرزی لای خی پەروەردگار ئەوەی خوا بەڕێزیکە کەس بێڕێزی ناکە ئەوەی بێڕێزی شەکە کەس بەڕێزی ناکە بۆیە ئینسان نەگەر جزاکە الله خێرە قوربان تۆ شتێکی اضافەت هەبێ مامۆستاگیان خۆی بەرەپاداشتی بە خێرت داتەوە جزات داتەوە بۆی ماڵی خۆت لە باش پێنی شامدا بۆ متە بە نرخانت وڵی پرسیارێکم بۆ دروست بوو لەو قسەی کەوات لە باسی تسکی نەفسا باسی هاوڕێت کرد ئایا من ئەتوانم بەتەنیا دانیشم تسکی نەفسی خۆم بکەم و کتێب بخوێنمەوە یان لە چەند سەر چاوەیەکەوە هەوڵدەم تسکەی خۆم بکەم یان پێویستەکە بۆ تسکی نەفس من مامۆستایەکم هەبێت وەڵاهی خوێندنەوە شتێکی زۆر چاکە بەڵام ضرورە پێش خوێندنەوە مامۆسایەک یعنی لەگەڵ خوێندنەوەکەی با بڵێن مامۆسایەکت هەبێت تەوجیهیت بداتی بۆی تووشی وەکو مامۆستا عەباس ئاماژەی پێکرد تووشی غولو نەبی یعنی ڕێ برایەک وتی بەیانیان کە من دانیشم ناڵێم دایە مەسەرەن چایەکم ئەگەر عەزیەت نەوێت چایەکم دەرێ ناڵێم ئەوم بۆ بکەن هیچ ناڵێم بۆی من هیچ قسەیە نەکەم چونکە خۆی ئەمدادی تر بچی پێ بڵێ بڵم کاکە ئەمە مباڵغەیەکی زۆر گەورەیە بەدایکیان دەست ماچەکەم چایەکەم بۆ تێک مەمنونتم دایکەن تۆ دوو قسە شیرینەکەی لەگەڵ دایکدە یانی تۆ من هیچ ئەڵێ پێویست ناکەم من هیچ بڵێم خۆی ئەمداتێ وجو بۆ قسەیەکی زیاد بکەم ئەو قسەی زیاد نییە ئەمە جار وای ئینسان لە چییە تووشە مشتان نابێ ئەم غولوانە بۆچی دروستێ بێ کە جەهلت هەبوو بە شتێک جەهل زۆر خراپە جەهلت هەبوو بە شتێک جار وایە شتێک تۆ وازانی هازانیانە فەرمون لە ئەمر بەمەعروف و نەهی لە مونکەرە پێویستی بە عیلمەیە چون جار وایە تۆ شتێک هەیە مەعروفە تۆ نەهی لێکی وازانی شتێک هەیە مونکەرە تۆ ئەمری پێکی کە لێت نەزانی جا بۆیە پێویست بە ماڵ لەگەڵ ماڵسایە خوێندنەوەش پێویستە هەردووک دەستان خۆت بێ جەنابی مامۆستا خی گەورە پاداشتان باتەوە سپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان ئامادە بوون و بەشدار بوون لە گفتوگۆکارمان سپاس بۆ بینەرە عەزیزەکان بۆ هاوکاران کەمان دوو بوون لەگەڵمان تا بەیگەیشتنەوەی تر بەخواتان ئەسپێرین والسلام عليكم ورحمة الله وبركاته.